ئافرین براکەم. کاکە تۆ بەگەڵ کردەوە نەبێت گۆڵێ. ئەوە چێو کرد؟ گۆڵم کرد. ئەی گۆڵم کرد. گەرە بۆ سۆبەکە نەگرتەوە. چێکە خەتای من نەبوو ئەوە فێریان کرد. کاکە سۆپرمان لێرەیە. شباب لا ايش بيه لا خلاص فيني سوبر ماريو شكلات له ولا سوبر مان يجي ترى ماشي تصير لازم سوپرمانی شکابی تاقه به یک دیناره یه نوله چیزی خودانی من سوپرمانی شکابی تاقه به یک دیناره دينار معناها دورة فعلت مشيش سوبرمانی شکابی تاقه به یک دیناره ورنو جانا مصطفى سركو أورا كرم عم بيمو دي ليو سركو ها لا كاكا شو بس الله بس يا قلبي انت تجيب كيف انا بكرم وياك ذلك شو بدايته ايش اللي بيقول لك يا شباب الدنيا اخر سنه كتب اكل فوق مليون ابوي كسرت ولا اللي مابا كاكا ليه بيصب مالك يا ابو كاكا او سيري تشقي امريكا شويه امريكا شاري زو گوري سوبرمان لويشي برا لخاني برز خانوگانو نبرسن خريك نگنه ما كاكا تو چنوش تنازني ولا كره انجليزي مخينو انجليزي كاكا بنيش امريكا ناسم امريكا سوبرمان لويشي افرين براغم سوبرمان ما امريكا خساكا ليه سامي حرجمان ليوشين بۆچی هەچی؟ ئەچم لە دواوێنم. بۆچی؟ چونکە ئەمریکا دوورە خۆوەتێکی لەوێشین. کەرە خۆ یەکسەر ناتوانین ئەوە بڕۆین. بۆچی؟ خۆوە کەسی لە نییە. کەرە پاساپۆرتمان نییە پاساپۆرت. کاکا پاساپۆرت چییە؟ پاساپۆرت دەفتەرێکی بچووکە.
ڕسمی خۆت و ناوی خۆت و ناوی باوکت و تەمەنی لەسەرە بەڵام خۆیەوە باوکمان نییە ئەو کاتە بەسەنی خۆتی لەسەر بێ ڕاکە با بڕێ سڵاو سەلام عەلەیک بابە خالید لێرەیە نا چووەتە دەرەوە هاتوون شتەکانتان بەرن بەڵێ نانان ئەو پێشە بەرە وا حافیز کاک ئیسماعیل خواحافیز کا ئیسماعیل خواتان لەگەڵ کوڕینە خەڵچینە لە وەرنەوە بە بڵاکەتە بۆ پاکەمەوە خەڵچینە خەڵچینە لە وەرنەوە بە بڵاکەتە بۆ پاکەمەوە بڵای زۆر زۆر لەگەڵ پاکەمەوە بڵاکەتە بۆ نمایانە خەڵچینە لە وەرنەوە وەرنەوە خەڵچینە خەڵچینە لە وەرنەوە خاڵە ئەوە عیب ناکەی بڵاکەنەوە لە پیکسە ئێستا ئەگەر لە ئەمریکا ویدا خەڵک گاڵتەی پێگردی دەڵێی چی نازانێ خەڵک دیارە بۆ حەیان دەبەیت زەتۆ حیاوەیە خۆ فێڵە من ناکەی وەرە بە یەک دینارەکەم بە پیاو دەڵێی چی وتم بە یەک دینار پێڵاوەکانە بۆکەم بە پیاو توزان شكرا هاديش ليش يسالي بردنا يا واش خەڵچینە لە وەرنەوە وەرنەوە پێڵاوەکەتە بۆ پاکەم خەڵچینە وەرنەوەکەتە بۆ پاکەمەوە خەڵچینە ئەرێ ڕابەسە ئەوە نێو دینارە ئێوە پێڵایەک بە دینارێک پاکە کرێتەوە دەواتی لێبێنە ئەوێ حساباتیش نازانێ کاک خەڵک بە پارێکی زۆر پاساپۆرتە کڕێ و پێی ڕابوو ئەویش بە قاسافە دەیهێنن دەخی ئەرێ ماما ئامامەگەن پاساپۆرت بە چەنە پاساپۆرتی بۆ چێ کوڕم من و براکەمانە بچین بۆ ئەمریکا وەرە کوڕم پاساپۆرت بە 7,000 دینارێکە دەستیشی تێ بڕۆ لەم ناو لاچنتی بڕۆ لەم ناو دوکەونەوە دەی کاکە ئەی ئێستا چی بکەین بە هیچ پێیاگەین حەوت بۆ بنێ و حەوت بۆ تۆ چەندەکە 14,000 14,000 ئەی بە پێڵەو چەندەکە نازانم تی بۆ 40,000 سی بۆ 40,000 14,000 بنێشەکە فرێرە ماڵی خوا تۆ بۆ ئەرسلەیەکە لەم نییە ئەگەر دینارێکە وەرگرتە ئێستاوی بە ملیۆنەر
الله أكبر. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله وبركاته. استغفر الله استغفر الله خوای جان یارمەتی بان بێ من و براگەم چین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان هەرچی پێڵای پیسە بینێری بۆ لای ئێمە بۆیە پاشی بگوێنەوە پارەمان دەست بکەوێت. داوای 1 ملیۆن دیناریش بکە. بابە خالید نەوێت نابێت داوای پارە لە خوای جان بکەین ئەوەی هەشتمانە لێمانە سۆنێتەوە. کارە تۆ چی زەرە خۆ تۆ هیچی نییە. چەند ئەوێ داوا کۆ دای چەند پاساپۆرتێکیش لێ بکە. خوای ژان لە براکەمەوە بوورە ئەمڕۆ تۆزێک تێک چووە. کاکە بە هێواشی باسمان لێرەکە باشە. زانا ئەوە تۆی؟ نەخێر بابە خالید ئێمە نین. با ئێوەن وەرە زانا گیان ماچێکم بەرێ کوڕەسی دەکەم. بەڵێ بابە خالید ئێمەین. فەرموو بابە خالید دانیشە. دانا بەڵێ بابە خالید. براکە بۆ گەنی لێیە ئەبێ بیشۆری یارمەتی بە. زانا گیان لێرە دای مەکەنە بۆ گەن کوێرمەکە. بابە خالید چی ناوێ؟ نەگیان دڵەکەم خۆشی ئێوەمەیە من. بابە خالید با پێڵاوەکانە بۆ پاکەمەوە. زاناگیان من پێویستم بە پێڵاوی پاک نییە ئەوەی گەورە و قارەمان هەمووی پێڵاوی شڕیان لە پیایە. بابە خالید منیش پێڵاوی شڕم لە پیایە. کوڕم تۆیش قارەمان و خۆشەویستی منی کوڕە جوانەکەم. دانا بابە خالید خۆ حافیز بەیانی بینەوە. حافیزتان بێ گیان حافیزتان بێ بەیانی یەکترە بینینەوە. وەرە بیلێ سێمەوە. کاکەم کەڕەوە واسی لێ بێنە تۆ دڵداری نازانی. لە چۆن تااقەت هێوەنە دوام بکەویت؟ ئەگەر گۆرانی بێژ ماخۆشنی گۆرایم بۆتی. کە سێرم ئەەکەی چێ بینی؟ باخێکی گەورە پڕ لە شێرە فیل مەیمونیشی لێیە منیش لێم. پێشتر پێت وتم چی؟ پەپولە. چاوت بنوقێنە. بە هەر کەسێ بڵێت کوژم تێگەی؟ نانا بەخوا بێمانە بە کەس ناڵێم. خوایتان ژنمێنە. على الولايات اللي كنا فيها بالخاص اليونان وقبرص لكن ما خاڵی شان تاوە. زيد خۆڵی بڕێ. زيد من وكالة الانباء زانا پێویست ناکات بە منیش بێت. حست انه احنا ليست فقط 3 أرباع. تۆ لە دەرگامەیە من لە دەرگایم خۆشم قساکەم. بۆ تۆ قایقەمی؟ بەڵێ قایقامی تۆ لەدە من داخە.
سەرچاو ئێوە چۆن کوڕینە ئەتوانم چاش 200 لاوەرین ئەسم سەکەڵاتە بۆێنم بەڵام زووم بێنەوە باشە حای حای ئەوە چییە؟ ئەوە پارەیاوتان بێنێ سوڵ کەرانە ئەبێ دایمە بێن بۆ ئێرە کۆسەڵەکانە بە قوڵەن ئاری ئازاد بەوام عەلی وت کە تۆ دیسا چی سێ و لێت زیوە ئاری ئەوە ڕاستە؟ من چەندان لێوی دزی نەکەی چەند جار بێت یەکەم چاقاس بەکەرناوەکۆ کاکە حەوجار ئەی بێ مەدی چی بکە وت یەکەم چەند لەش ماتە ڕەقین و دوای قاز ناخێنە ناو ئاوکۆ بۆیە بە فیڕۆ ناچێ کاکە تۆ پێ وایە کێ گەینە لای سۆپرمان نازانم زانە کاکە ئەتوانم دیارە بۆ سۆپرمان کڕم کێراتێ چی بەوەی هەموو شتێکی خۆ گوێمە نییە ئەی کاکە بەو کی هەیە ها نای سوبەر بابەیە بەخوا بێ کە ڕۆژمە بە باوکم بڵێم چە پێم وتە موچەویش لا چاوەتمان لە بێنە هەرچی کوڕە خڕێ بۆچی چی بووە ئازا ملوان کاڵتونەکەی لێ بردو لەسەر درەختەکە خستەنە قسەمەکە بۆیگن ڕۆ بۆ دوکانەکەی با بەخالی ئێستا منی شێمەوە چی بووە توش بۆ چۆ تۆ هەنە بێ دواییە کاکە ئەگەر بەخواستە لەگەڕی تۆ دەوچەویە شات تەقێنە ئاگەی بەرەبەریا بەخوا ڕەشی هەڵەکرێم بەخوا بەگەر بەخەوی بینی سلام علیکم دەفتەری ئەوەتان هەیە ای بچوب بەڵێ بله ئەوە بۆ دەمولوتراوە بە یەکە دانا هەر بە تۆی ئەو قسەوەیە ئای کوڕی خۆم ڕۆژێکی دەبێت تۆش دوای کزەکەوی بۆ تۆ دوای کەس کەوتووی ئای کوڕم ئەو کشتەی من دوای کەوتم جوانترین ئافرەت بوو دایەخان مردووە بەداخەوە کە کاروانی بوو ئەمری خوای کرد بمبورە بەس بینێ خۆمان بێ من خۆشم ناوێ ئەزانم ئەو کوڕمە و تاقانەیە خۆشم ئەوێ بابە خالید تۆ پێویستە بۆ نییە من و براگەمە هەیە ئای زانە جارێ تۆ بڕۆ لە دەرەوە 20 چیلکەم بۆ بێنە بەسەر چاو ئێستا چلکەکانە بوێنم بابە خالیجان زۆرم پێخۆشە کە پێم ئەڵێ کوڕم منیش پێم خۆشە کوڕمی کوڕەکەم
أخي كراك يا شرزوف فرو بابا خالد وين هنا؟ زانا بله ئەو یەکان لە ناوخا بۆ بکە بە دوولەتەوە بەسەر چاو بابا خالی شکانم ئافەرم زاناگیان بەڵێ ئەنجا ئەمانەم بە یەک جار بۆ بشکێنە بەسەر چاو بابا خالی داتوانم ئای کوڕی خۆم ئەوە نمونەی خێزانە خێزان یەک بن بەهێز ئەبن ئەزیزەکەم تۆ و دانا یەک بن بەهێزن من و کوڕەکەم یەک بین بەهێز ئەبین زاناگیان کابرایەک هات ڕادیۆیەکی پێبوو بۆم چاک کرد پارەی پێ نەبوو ئەم کاتژمێرەی دانا ئەدەم بە تۆ زاناگیان پیرۆزت بێ زۆر سپاس دەکەم بابا خالی گیان پیرۆزت بێ کوڕم تۆ کوڕی منی پیرۆزت بێ کوڕی شیرینم زۆر سپاس دەکەم بابا خالی بابا خالی من هەموو کاتێک کوڕی تۆم نا تۆ کوڕی منی کوڕی شیرینم مبارەک بێ ئەو کاتژمێرە خواحافیز بێ تۆ کوڕی شیرینی منی هێلا وا هێلیا لەناو سیارەکە ئێستا بە ماڵەوە ئەڕۆن بۆ ئەمریکا هێلیا تخوا مەڕۆ هێلیا مەڕۆ دەبە شەمکە مەڕۆ تخوا بە شەمکە دە مەڕۆ تخوا مەڕۆ تخوا مەڕۆ هێلیا مەڕۆ مەڕۆ سەرێکی چوو بووچە ئەوەرەزانم بۆ چۆ نیشتان ها وای ئەوانێ بۆشتان بڕۆ لە چۆ چی لە چۆ ئەوە هێلیا هێلیا كاك اسماعيل جامعة تخوا هم جاري مشكا اسماعيل بەس هەناجان نابێ چیتە پێشەوە بۆ تۆ باش نییە بۆچی بنەچم بۆ لای بابا خالید بەس هەناجان ئیشتان ناڵی تۆ لەوانە پێ ناگرێت زانا بێکە زەوا بابا خالی دشت مرد تۆ ناڵی
بابا خالي جات خوابة جميلة بابا خالي جات بابا خالي جات خوابة جميلة بابا خالي بابا خالي جات بابا خالي جات خوابة جميلة بابا خالي بابا خالي جات خوابة جميلة بابا خالي جات بابا خالي جات خوابة جميلة بابا خالي جات خوابة جميلة زانایان عفوم کە گەوەجێ مێشتی منیش بابە خالیدم خۆشەویست بەڵام بێ بەردەوام بین بۆی بچین بۆ ئەمریکا ئەمریکای چی تازە قەت داتوانین بچین بۆ ئەمریکا با ئەتوانین بچین من هەموو ڕێک کە شارەزام ئەها سێرەکە خەریدەکەشم بەیا کردووە زانایان ئەمە ئێرە لێرە ئەمریکاش لەویایە بڕۆم پێ بکە زۆر دووری نییە ئەمانە دوورین ئەمریکا تۆ چیڵی ئێمە نە پارەمان پێ و نە پەساپۆرت ئێتە چۆن بچین بۆ ئەمریکا تۆ ڕاستەکەی ئێمە پارەمان پێ نییە بەڵام ئەمەشمان پێ قسەی قۆڕ مەکە ئەو پارچە دەسڕە چییە کاکە بۆ ئەتوانین سوپەرمانیش بکڕین بە پارەی ئێمە ئاچین بۆ ئەمریکا کە لەگەڵ سوپەرمانیشە هاتینەوە بە هەموو خەڵکەڵی کە سوپەرمان هاوڕێی ئێمەیە ئەڵڵا هێی خەڵکینە یەک دوو ڕۆژێتە لەگەڵ سوپەرمانە بە ئاسمانی ئەم ناوەیە ئاسوورەینەوە خەڵکینە ئێوە گوێتان لێمە کاکە ئەو ملۆکێ لەکوێ بوو وەزە بێن زانایان دۆچینمەتەوە تەواو ئاخۆرە چ دامایە کەوتە بێ بۆ لێگرت زۆر دەمێگە ئەمەوێتم ڕسپی دایکم خەوەندە ملوانکیەکەوە زانم نەچمە شورۆ تۆ لێرە بۆسە منیش بۆ نێمە شوورەوە گوێ بگری ئەمەیشی پیاوە تۆ پیاوە منیش پیاوشی بچووکەم دەدەمە داخە یێردان شۆکەتت نەکەی خاڵەشان خاڵە ئەمە بڕۆ خاڵە بڕۆ دەڵێم چی دەوێت خاڵەشان بێ زەحمەت
ئەمە لەگە براکەمە بچین بۆ ئەمریکا. ئەمریکا؟ ئێ باشە دەکۆتان پێویستم بە پارەیە. پارەتان پێیە؟ ئەوەم پێیە. بارکەوە کەری چاکەم باش دەگەرەزانم. تۆ سکوت بە خۆمەزانم. باشە ڕێکەوتین. ڕێکەوتین. ئەمەش دەگەرم. ڕدەی. ئەمە ڕسمی شەیە؟ ئەو دایکمە. دایکە مازانێ؟ نەخێر خاڵێکیان دایکم مردووە. بەس من و براکەم ماین. دایکە ناوی چی بوو؟ خەجیجە. باوکە ناوی خەسرە بوو؟ تۆ دانای؟ کوڕە گەورەکەیانی؟ بەڵێ خاڵێکیان. بەس تخوا تۆ چۆنەوە ئازانی؟ من و باوکە لە شەڕا بەیەکەوە بووین. ڕسمی توی زۆر بە پیشاناوە مەبناڵی. باوکە ژیانی منی لە مردن ڕزگار کرد. ئەوە بگرە من نەتامەم بۆ ئەمریکا. عوسمان منەقیەوەم چییە؟ مەترسی ڕێگام زۆرە. خێزانە بوو سێ چوار کەسم لەگەڵایە. دوو مناڵۆژە خۆمە نابم. تێگەی؟ ها بردە لەچۆ. دەی وربەر بەچەم بڕۆ. دەی بڕۆ. ئەوە بۆ چێتی؟ ئەمریکا! ئەمریکا چێە؟ ئەمریکا شارێکی زۆر گەورەیە. سەفرمان لەوەیەژی. سەفرمان چێ؟ تورکە؟ تورک ناتوانێت بڕێ. سەفرمان ئەفرەد و ڕەقەبیەکیشە. چەکی بەسەر بکەرەوە. ئاکەریەوە باکەم چاوسەرە خۆم ناومەوە. وەرە خوارە وەرەوە تو. وەرە. مامەشان دوخوارە خوارە برا. چۆ؟ ئەو بدام چێکە بەسەر گوێ دەرێژیمنەوە ها؟ لارێز بۆ دێنەبردەوە. هەڵماتێن و گوی سەدی چی بکەم بێ؟ براکەم ئێستا بەکەری تۆیە؟ بەڵێ. مامەشان بخوا. مامەشان. ناڕەسەنینە. وەڵی جاری کەمتان بینمەوە لەم ناوە هەموو جانتانە شێنم. کاکا مرۆڤەکەی دایک بەفرۆشت. ها. خوا بەچەند؟ دوو بلیتی جوان. بەشی من اونجا پێکەچین بۆ ئەمریکا. تەنها دوو بلیت؟ ئەوە هەزار دینەشمێتەوە. دەدە منداخە. ملوانگەی چی؟ ملوانگەی هەرەویست. هەتا مایە بێ لێرە بچەقین. هەتا مایە بەم دوو چۆ ئەمریکا نابینی. چایە لەرەو. خۆم و خۆم بە پیاچم بۆ ئەمریکا. چۆن دوێ بیری لەوە کردوتەوە؟ ئەتۆ نەوت ئەمریکا ئەوە لێوانەوە دوورە؟ خۆم و خۆ بە پێ ئەڕۆین. زاناشان شتێکی چاکەوە نەشما. بە پێ ناڕۆین تۆ وەرە لەگەڵم. مایکل ژان. زانە لێرە بەس با پیاپیرە بدۆزمەوە. مایکل ژان. ناڕەسەن. بێرە خێرا. دەی بێنە. ئەو کڵاشم بەرە خێرا. خێرا. خوا خاڵی ژان لێم بێ. پێم نەوتی نەیتۆ بەم ناوە. پێم نەوتی نەیتۆ بەم ناوە. پێم نەوتی. بەڵام لەگەڵ برا گەورەکەما بووم. شتێکم لێ خستەوە. یعنی لەگەڵ برا گەورەکەت هاتووی بۆی گوێ درێژەکەم بدزن وان نییە؟ وەرزەم نێسی بەخوا. هەی حەزی لێ کردووە؟ بەڵێ مامەی جان. هەتوو حەزی لە گوێ درێژ کردووە؟ خاڵەشان لە براکەم مەیە. ئێمە هاتوین گەرەگەو لێ بکرین. کاکە هاتووی مایکل کڕین؟ هاتوون. گوێ درێژەکەم کڕن؟ پێچین بۆ ئەمریکا. ئەمریکا؟ کاکە مایکڵە چ بۆ ئەمریکا؟ خاڵەشان ئەستا توی فرۆشە نایفرۆشی. ئەگەر بیکردن نابێت پێی بڵێن کەر. خەڵکی نەپام بە گوێ درێژە لە کەر.
ئەمە گوێ درێژە کەر نییە کەرس و کایەتی پێکردنە خاڵەجان من پێشتر ناوم لێنەوە مایکل جاکسۆن شتێ خۆرمەکە مایکل جاکسۆن خاڵێکان مامبوورە ئێمە هاتین گوێ درێژەکە دەکڕین پشمان بوورە کە یەکەم چاپی مامو کرد بەڵام توخوا پێمان فرۆشە منەوەم گوێ درێژە دەمێکە بە یەکەوەین بووین بە هاوڕێ یەکتریمان خۆشەوێ ئەم گوێ درێژە کەم ئەخوا بێدەنگە گوێڕایەڵە بەڵام ئەخوا بڕوا ناکەم بە ئێوە بکڕێ چی پێ بمەرە خاڵەژان ها بەخوا هەرەوەنەمان پێ نازانم چەندیشە ئێمە گوێ درێژەکەمان پێویستە بیفرۆشی بێن باشە لەوە یەشیشە لێ بدزێ ئەمە بۆ تۆ زۆر سپاس دەکەم خاڵێکان ئەو من گوێ درێژەکەم پێفرۆشن بەڵام ئەبێ زۆر ئاگاتان لێبێ ئەزیەتی نەن بێ خواردنی نەکەن باشە باشە بەێ بە خەڵک چای لەمانە بابە خۆش مایکل خوا حافیزتان بێ ئاگاتان لێ بێ باوکەکەم خوا حافیزتان بێ خوای جان ئەگەر لەو دوو مناڵە بێت خوای بیان پارێزی کاکا ئەمریکا لەکوێیە زانە لێەوە ڕێک بۆ پێشەوە باشە کاکە ناتوانین بڕۆین چێ زانە ئەتە نیسانە لێ بم کاکا ئەی دایک و باوکمان تۆم بەجیان بێڵی لۆسە قەبرانە لە بەخاتی سۆپرمان و ئەمریکا کەرە تۆ قەت تێناغی سۆپەمان بە ئەونا ئازاو بەهێز یەک پەنجەبا لە هەر کەسێک و یەکسەر زیینی دەکاتەوە ئەگەر تێ لەگەڵ دایک و باوکمان بشینە لەسەرکەوە کاکا سۆپرمان ئەو نازایە ئەتوانێت دایک و باوکمان سین و کاتەوە ئەی چۆن بۆیە ماچی نوێ هێنین نەمی سێسە پێ بڵێم وتم کە گەشتین چا پێ دەڵێم کاکا تۆ زۆر ئازای ڕقم یەکی دایکە باوکە من و کاکە ئەچین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان یەک ڕۆژمان پێچێ لەگەڵ سۆپرماندا بە فڕین یینەوە سەدام لەناوە بین و هەموو عەسکەرەکانی هەگەینە دەرەوە کاکە وتی سۆپرمان ئەوە ئازایە ئەتوانێت بە یەک پەنجە هەردووکان سینە بکاتەوە دایکە باوکە بەخوا زوێمەوە کاکە وایوت کاکە وان نییە؟ ئەتوانین بڕۆین کاکەشان زۆر سپاس چاوە بە قوربان زانە بەڵێ زۆر زۆر سپاس ئافێتت بی زانە جان دەتخوا منیش بەرەجەکەم خۆتانە دەتخوا
شوقين أمريكا ئەگەر ئەم شێش نەگەین بەیانی هەرەگەین ئەگەر بەیانیشەنین لە سەد و بەیانی هەرەگەین باش کاکە بەڵێ سۆپرمان ئەوە نەهازەیە ئەتوانێ هەموو خەڵکە خراپەکان لە ناو بەرێت و خەڵکە باشەکان زیین بکاتەوە ئاوە سۆپەرمان زۆر زۆر ئازا و ئاشوانە بفرێ کاکە ئەی بۆ سەدام لە ناو نابا خۆزەکدان دەبێکە لەگەڵ خەڵک خراپە و دایک بۆ ژێمەشی کوشتووە نازانم لەوە چێ ناوی ئەوی نەبیست بێ کاکە بەخۆ خۆم بە سۆپرمانە لێم زانە ئەو دەسەر چێ دەستەوە کاکە وەک کڕیم ناوی ئەوانەی دیانەسم کە لەگەڵمان خراپن و دوایش ئێم بە سۆپرمان کاکە سۆپرمان چۆن بوو بە سۆپرمان باشی سۆپەرمان بووە ئەی کوردیە زانێ سۆپەرمان زۆر زۆر ئازایە زمانی هەموو عالەمە زانێ کوردی و سینی و سویدی و چینیش ئەزانێ کاکە سۆپرمان گۆشتی بەرازە خوا نازانم زانە لەوە چێ لە ئەمریکاوی خوارد کاکە ئەگەر سۆپرمان مناڵی ببێ ئەیە بە سۆپرمان ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ وەرەدا بەسە مێشکی بردەم کاکە سێ هەموو کۆکاکۆلایاننا ئەش هەموو دنیاکە کاکە ئەتوانی لێبەرین زانە زۆر خەتەرە ئەترسمێشێک مانگ دێ نا کاکە کەسی لێ نییە یەک دانە بۆ من و یەک دانە بۆ تۆ باشە بەڵام کەسا یەکسەر پێم بڵە باشە باشە کاکە کاکە گەڵە خۆ بێ مامای براکەم مالۆ دەیە زۆر دوور نییە لە باش وەرە عەربانەکە لێرە بەسە تا ئەو گێنم ئەچە مایکڵ
ئەیڕۆڵە تۆ بۆ کوێ ڕۆی منو براکەمەشی بۆ ئەمریکا بۆ کەرەکە براتە نا براکەم لێوم بووە بۆ کنێ بوو لێ هون بێ خۆ لێم نەکەوتووە دۆڕان بەڵێ قمارەکەت وەڕان و خاڵە لەسەر لۆرێ جێری خۆردی نوێی دای بازەڵ بە سەرێک پشتی لۆرەکە ماوەتەوە تۆ ئەمریکا و ئەمریکا لەکوێیە ئالێوەیە ئالێوەیە بەڵێ ئەمانە توزانی تۆ ڕۆڵە من ئینگلیزی خوێندووامە هاتە قسەم بۆ بکە بە ئەنگلیزی هەلو مستر گود نایت گود سلیپ گود ستۆپ شەڵا خوا بیکە براکە دەستبەزیتەوە خوا بیکە خوا بیکە ئەی خاڵە بۆچی خوا براکەی لێوان کردم خۆم بەزە و برامێ برایترم نییە بێکەسم بێکەس کوڕم تۆ بێکەس نابێت ئەمە خوا لەگەڵە خوارەکەی بە حوماندا ناوە ئەی چ ڕێگەیشی بۆ تۆدا ناوە خاڵە بچوومەتە ئەمرە و ڕێگەیە ماوە کە خوا بۆی داناوە ئەو ڕێگەیە چییە لەم آخر زمانە سەتەلای سەگوا بەشتی خراپیشانە هەمی خەتای سەردامە ئەی ئێستا خۆ بۆ سێریەکەی من لە دوا سێریەکەم سەدەم سەتەلای دروستەکە سەدام لەگەڵ چینەکانە دروستیەکە ڕاگرە میزەکەم خۆش کەرێکی جوانت هەیە ئەم جاریان پێی نەڵێ کەرەوە کەرنیەوە مایکەل جاکسۆنە مایکل سەگواب کێیە مایکل جاکسۆنی سەگواب کێیە ئەوی کەرە ئەوی کە گۆرەگەلە بۆ کەرەکەت بۆ گۆرانی پێشە مامە جا مایکل جاکسۆن لە تەلەڤیزیۆن گۆرانەلێت و ڕەقسیشەکە ڕەقسەکەی ئەوەیە کوڕم ساقەوە چیەکەی ڕەقسەکەی مایکل جاکسۆنەکەم یاخۆت بۆ دەسێ بەگوتەوە خوا ئاگای لە هەموو شتە ئەخری و ئاواکە ئەوە لە سەتەلایتەوە فێبی منە لە ئەم شتانە شتێکی قۆڕە شەڵا خۆیان مەگدا براکە دەتوەسیتەوە بەڵام قەم سەتەلای نەکردی ها خەریکی کەرەکەو بە کەرەکە شتێکی جوانە Fábrica! Uma hora! A tua Fábrica! Caca, caca, caca! Caca! Caca, Zanacın! 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 Caca, caca, caca! Caca, caca, caca! Zanacın! Zanacın sana! Vay gerçek öyle. Vay gerçek öyle. Tu internationali! Tu شكرا خويا بيا انترناشونال. وش سنة؟ وادي راح اسلك ولا غنية. ديوي هذا كمان بو اوبيا وبيرا. هلا مستر. هلا ولا اخوات ولا اخوي قورا. دبروا ولا بسلكم. بسلكم دي. باش. زين وشيا. دي اوفخ. ناغم. اخرنا بيخوي. انا مناغم. ده بيخو. ما براقوي خوابنا. لا براقم خوردو يتو بيخو. اوي تو. يلا مايكل. Hello, mister. Good morning. Good morning. How are you? Thank you. يلا مستر مسلم ان شاء الله كان امريكا سلام لامريكا بكان مثلا ما ستر هذا كان خريجي تيان واقايل حمولتك حسب اخذ من جاكن دوسي
مایکل جان شەو شاد بەیانیەکە بینینەوە ئەوەرە واز لێ بێ نەبخەوە بەخوا زۆر خۆشە بوو ئەگەر مایکل بیتوانێت قسە بکە بەخوا زۆر خۆشە گرت و بەیەک دەخەتەمە داخستە هەڵە مایکل جان چی دەوێ؟ بێتەیمە بێقڵ گورانێ میشو کەشفمانەکەیت چی بکەم مایکل بانی کردم بۆ تۆ ناوە شوە بەڵێ کاکە الله أكبر الله أكبر وخروا منا بعد لا تجون هالابد يلا نشوف بخوالي بابا تمشوا نروح للامريكا نروح للامريكا بعد زفنا خلاص ماكو خاڵە شكرا ئەرە لەم ناقاچاقچی لێیە كعلي لجوليا برقص لك وكا سلام عليك يا علي من براكم ما نمشي من أمريكا أتواني أرمتي ما بيت أما تيمة ئەوە ناتان بات ئەوە نێمان باب ماگەێنە ئیتلیۆ خۆمان توانین بڕۆین بۆ ئەمریکا خۆتان قەت ناکەن بەروەڵا ئەتوانین تۆش باپێویست نییە خوا حافیز وەرە 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 وەرێرەوە تۆش تۆ توێ بچی بۆ ئەمریکا ها بەڵێ باج نەوەیەک بێت بەڵێ دوو نەوە هەیە یەکەمیانەوەیە سواری ژێر ئەو لۆریانە بی کە لە کارگەی جگەرەکەی ناو شارەوە یەتە دەرەوە ئەبێ ئاگار لە خۆ بێ نەکەویتە خوارەوە ئەجینا ئەمری چونکە زۆر کەس لەوێ کەوتونەتە خوارەوە مردونیا لە سنوورەکان گیراون دووهەمیشانەوەیە کە بەیانی زوو لەگەڵ خۆما بێن و لە سنوورەکە بتان پەڕمەوە لەوێ زیاتر لە هیچ شوێنێکیکەوە ناتان بم ئێ باشە بمان بە بێنە ملوانکەکەم بەرێ بەهاری لەگەڵ ڕۆشنا وەریەوی جا درێژێکیشمان لەگەڵا گوێ درێژ کەر بیفرۆشم بەیانی سەعات حەوت لە پشتی چایخانەکە حازر بن لێەوە لەگەڵ چەند کەسێکی کە دەرباستانن لوانکەکەم بەرێ زانە ئەبێ مایکل فرۆشین منیش حەز ناکەم بەڵام ناچارین یاڵا وەری شەرم نەکەر باشتری جا درێژم لێ
بچینە وەرنەوە وەم گوێ درێژە گەنجە ئەرزانە بەلاشە وەرن وەرنەوە کاکە پێست داتانەمێ خاڵە تۆ عەرەبی؟ عەرەبی چی؟ ئەی خۆ نەعەل ناکری ئەوە گوێ درێژە ئەگەر نەعەتێ ئەوە دالیە سیدنا زیاترتان نانێ لەم ڕۆژێ کێفی خۆتان دەچە ناڵگانەکڕە کوڕینە بەڵێ چل دینارتانەیەمێ گاوتەم پێ مەکەن و تووڕەشم مەکەن ئەژینە لێتانەیەم خاڵی چان گیان 50 دینار لەمبەرێ و ئەم لاوەلاشە ماچەکەم 45 سانەیەمێ با ماچیشیتیانە بێ دەی دابەزەرە خوارە دەی کاکەشان ئەمە گوێ درێژەکە و پارەکەشی بۆ کوڕە بگرە باوکم ئەمە سی ئەمە چل چوار ئەمە چل و پێ ئاخە دەتوێتە جوان بێ منە ڕۆم شەڵا خێری لێبینی مایکە و جاخوا حافی ئەمر درێژ بیاخوا هێلیا هێلیا ئەو چێکەی لێرە هێلا ژەمە قوربان زۆر زۆرم بیرە کردی پێم نەوتیت باوکم بوو بینێت کوژێ قەینا مشلێ نێ بە قوربان وەست خوارد دەقە مەر باقسەین توخوایەک دەقە باشە هێلیا هێلیا چیلیا هێلیا ئێستا ئێمە لە ماڵی پورمین ماڵیان لای مزگەوتەکەوەیە ماڵەکەیان ڕقەم سیانزەیە دەوری ساعت 6 وەرە بۆ ئەوسا قساکەین باش کاکە کاکە چی وەتە کاکە 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 لەکوێ بووی لەسەرەوە بووم چ دەکەن لەسەرەوە من قورگم دراونی هاوارکەم بوو فەکەر چیۆنەت بۆ ناسکالێکی چی ئەی چۆن تۆ برای منی باشە زاناشان لەمە لە چون بۆ شوێنە پێ دەڵێم بڵێ بەخوا بەخوا ئەی بۆ نایەت وەزێکمان لێی ئالۆ سەربانە وا براکەن بۆ لێرە نییە نەمدیوە ئەی ملوانکەکەت پێیە نە بە براکەمە ئەگەر بێت و ملوانکەکە نێنێ ناتان بم تێگەیشتی بندکە بەهەرەوە قەیناکە گوێ مێرێ هەریە تونی سەخێرە هەڵجا بمە هێلاشان بە قوربان لە تۆ جوانترم نەبینێ لە دنیا هێلیا بە قوربان چاوە بنوقێنە تا چەنە حوتە ئەبێ بڕۆمێکنا لەگە براکەم ئەمریکامانە کیسە چێ ئەو تۆ چییە لەی لە ئەمریکا چیەکەی ئەو ڕۆژە لەیلاوەتی تۆ لەگە کەس کارتا چی بۆ ئەمریکا نەخێرم بۆیەوە ئەم بە لەیلاوەدیوسم خۆمی بەسەرا بەم بەڵام گواستمانەوە بۆ ئێرە باوکم لە مەکتەبێکی ئێرە ئیشەکە
نەمن و نەتۆش کەسمان ناچین بۆ ئەمریکا دوای یەکترە بینین زۆر درەنگە ملوانکەکەم بەرەو خێرا سواری سیارەکە بن با بڕۆین بەڵام ملوانکەم پێ نییە چۆن تا هەتا ملوانکەکەم نێنێ ناتان بم تێگەیشتن کاکە سەرکەون هێڵا درەنگە هێڵا دەی با بڕین سەرکەوە با بڕین دەی یامە بە هێلیا هێلیا لێرە لەگەڵ کەسکاری لێراشی من ئەمزانی چووم بۆ ئەمریکا يعني لسه لأمريكا لقال إيريا مشيت نقل لقال ذاك وباكمانا وين لقال مناتي جاب العمل اللي من المرة ايوه بريال ما بيبي قوتي بأمريكا ونفس وقتنا ذاك وباكماتي يبقى جبكة أما اللي يعرف إنه لقال إيريا مشيت جبكة تيجي حجي شو هاي؟ اللوري مالتك ده يخرم عنده يمكن مال الثلاجة يا ثقب. متأكد انت ماكو شيء جوا ده يخرم عنده؟
شمعة طعمها طيبة. طعمها طيبة بس صلحها حجي صلحها. تعال وراي تعال. حجي تعال تعال. هاي شنو جوا؟ بليت حديد. هاي بليت حديد. ذبر خلاص؟ ايه خلصت. يلا نروح. بخوفي ونعلم لشوم. زانا عشان اخوتي. شتو باسو غير خو مقصر لقلتونا قبل لقلتوش ناس بو امريكا. زانا عشان افهمك اذان لو انسي. والله من الله مشتاق بشيمان وما لقيت بمسيم امريكا. اكيد سلينا نري هرشي حرسي ايري بوبانا كبو اشقيشينا ويبو كوشن. تاخذوش كوشن. زانا عشان افهمك اذان نعطي وقت قصنا قلابكي. والله من حدا كان بمنو تولم عجزنا بي. قوة كما همشتاق نشتاق شن بخيال انا. والله من حدا كان بيكو بمسيم امريكا ولا سفر ما. تو تشلي. طاو من نوم لدى ترقان نسير ايام بسوق المال. تو شوسي خوتا اقريت خير خولا سخوش. جاكا بس سفر ما دي ما بنكوشه. وتو تشلي. تو ما عونا هذا اتولي بير بوكس اسن كونكا. هو راسك. ليش أبغى خير كيف دي. سنة بخوك يا عثمانة. كعثمان شي كاكا. بخوة ورا.
دانا ئەوە چیەکەی لێرە منم براکەم بەتەنیا تایەرە هاتوین خۆتان بەتەنیاتون بوێرە هیچێکی زۆر خراپتان کردووە دەوانێ شتێکتان لێ باتایە ئۆتۆنی یارمەتیمان بەی کاکە مەسەلەکە بۆ شێوەیە نییە ئێوە تا ئێرە هاتوون هەموو ژاتان کەوتۆتە خەتەرەوە ئێمە پێویستمان بێ ئەوە نییە خۆمان چۆن هاتووی گوێرە تۆ ئێوە بڕێن بۆ ئەمریکا ئەوە چێتی و چیسە ئەرە کرم نەتونتایە بەڵێ ئێوە نابێ بە تەنیا پەڕێنەوە هەر کەسێ بە قاچاق بە تەنیا پەڕێت تۆی کوژن لەبار حاڵ تخوا تۆش یارمەتیمان بە بەڵێن بێ ئێمە نامینە ڕێگر لە بەردەمیت کەسێکە تخوا یارمەتی من و براکەم بە تخوا ئێتە پاڕێنەوە کرمی خنەواتی بەڵێ هاتم کوڕینەوەرم بۆێرە ئێمە بە دوو سیارە دەرەچین ئێوە لەگە سیارەکەی کاکجەمالا بە بڕۆن خێزانێکیشی لەگەڵایە بەڵام هیچ وەرەقەم بۆ پایان نەکردو ناچارم لەو سیارە بتان شارمەوە ئەچین بۆ شارێکی کە لێو وەرەقەتان بۆ پایاکەم و ئەتانکەم بە کوڕێ و خێزانە لێو ئاچین بۆ ئەمریکا باشە باش بەڵێ باش باش ئێستا بێەوە لەگەڵ کاکجەمالا بڕۆن باش گەراگەن دەی گەڵا کوڕینە جۆ بگرن تۆزەشکا کەومڕێ کە گەشت بە سەیتەرەکە زاڵتی سێدرێگە ڕامەگرێ دامە بەزێرە و سلوقی سارەکەم پێکاتەوە پێشەوەی بیکەمەوە 2000 پیای چەشم کە پیاما چەشە ئاگاداکردەوەگە بۆ ئێوە بەی شێ قسە ناکەن تێگەشتن بەڵێ باش ها بام بەتڵشتان پێبێ کەمی سەرامی زەگە ناو بەتڵەوە باشە بەڵێ باش نەیکەیتە ناو سارەکەەوە ها ناناخە بنەبێ هەردوو چاو دەرە لەمە جینا هاوەم سناو گونیەوە دی خێرا سيارة يلا وين تروح؟ هاي قرية قدامك هويتك عندك شوية؟ نعم جيب انزل افتح الصندوق صار عندي مرات ما يفتح وخر بعدها تتزوجك
تعال روح کاک جەمال ئەو ناڵانە دا نابەزێنی خەمە نەبێ هیچیان لێ نایە وجدانە بێ کاک جەمال گوناحن خوێری يلا هو شكل خواري حيوان في سكرتك خواري حيوان ولا بلاك قلت حيوان ندم ها برا خيرنا حيوان صدق برا من بشكانا امريكا خيرنا بس انت تو بخت من ما اساس الروش تيجي تناقي لا عم يسدوا ليش تبري مني كاكا چی ده او چیه او پاسپورت خون درست کرده با دکمن زنشم بهار هم زور مامان به حساب پاسپورت من پیه خب من تو چین مابرین حالا بس كاكا مابرين زنه لأمريكا قبل شباب خلي ولي ماما زنه ومشكلة بصبري خد أنت حصان خد حصان 6 سالي قاعد تو كسولي كذا زاني ده عشان بكزنا كاكو بناي دورة كاكا دورة من لسر دورة أصلا ورا هذا أدريجي نقدر دوام أمريكا زنه چند برو ليرة لاتو قاش مسال خامة كاكا كاتي قاطنية هذا أدريجي نقدر دوام شنبو أمريكا أخوة قاطنا عم لاتو ليرة برو كاكا قرني وبردانو بتاعقشم أخوة قاطنا عم لاتو ليرة برو أم جام براستي بتاعك اسم كاكا كاكا براستي ده چند دی پیام گشت دی پیام گشت دی پیام گشت چند پیام گشت اگر نریم بیاد گشتم كاكا نارم ليرة بيعتو نارم ليرة قد ليرة نارم دیگه بیا گشتم برو لیره لاسو يلا بيانا تنا تريما توالين بیا تا گشتم تنا بيانا جوشا بیا تا گشتم نارم ليرة بيعتو تنا دم بيا جوشا بيا جوشا ما قد ليرة نارم بخواد دی دکرم ده برو قد نارم ليرة
بيادا يشم بخوا بيادا يشم شنو بياكشم هانية بيادا يشم بشمكة قنارة ميرا قنارة كاكا قدوما جنالم كاكا قدوما جنالم قدوما جنالم فقد لنا دوما جنالم بيادا يشم دبرو بيادا يشم برو ديمو دي برو دوما أمريكا قوة صغر ما قد نامي قد ناشم انت الطاقة قد ناشم من بسطومي كاكا بسطو كاكا من بسطومي باشا زانا خير راكا لشايشي بين وفيام كي دبردي خير راكا كاكا يجمع ساعات على أبو صاحي اسمك اسمه كاكا اسمك اللي اسمه باشا خالص يا مراقب من نبي شديد أنا برا سنة شان كاكا أنتو نمردوا؟ نخيا من نمردوا من صبرمان شو نمريا